درباره پێشێلکاریên هێزên ئەمنی لێ پرۆسا دەنگدانا تایبەت دا me زۆربەرێز ئیسماعیل گۆران بەرپرسێ بەشێ ھەلبژارتنایê مەلبەندێ çarê دھۆک ئامادە kiriye مامۆستا tu gelek xêratî serçava سپاس زۆر سپاس بوتا weke diyar evrûke pîrosa dengdana taybet birêve çû lê dihûkê ji mareka serpêçiyan hate kirin bû nimûne hindek kandîdan bi aşkerayî bangeşe li ber derê bingehî dikirin bi xwe ku dengê xwe bidene wî erê bû vê êkê hewe mav heye skalayê li ser wan kesan tomar bikin سپاس بۆ جەنابەت و بۆ بادینەسات دیار ئەمڕۆ سەرلەبانی پرۆسەی دەنگدانی تایبەت دەستی پێ کرد کە خۆی دەگرێتەوە لە 5,400 کەسر دەنگی تایبەت کە بەسەر 7 قەزادا بەش دەوێ بەسەر 21 ناوەند و 119 ویزگا بەداخەوە پرۆسەکە تەسەوەری ئەوەمان نەدەکرد بۆ شێوەیە بەڕێوە بچێت کە چەندین سەرپێچی لە زۆربەی ناوەندەکان بنکەکان با بڵێن کراوە لەلایەن پارتیی دیاریکراوە کە پارتی دموکراتی کوردستانە وەکو ئەوەی کە باس لە تەقریرەکەش باسکرا و جەنابش باست کرد چەندین کاندیدی ئەوان کە سەردانی ناو بنکەکەیان کردیا کە مەدەشتە چوارچێوەی پێشەلکاریەکان خۆی بە پێی یاسا نابێت 100 مەتر دەبی دووری بنکەکان بێت بەڵام ئەوەی کە بینیمان ئەوڕۆ چەندین وێنەمان بۆ هاتووە کە کاندیدەکانی وان سەردانی ناوەندەکانیان کردووە و لەگەڵ پۆلیس و پێشمەرگەکانی خۆیان لە ناوەندەکانە ڕاوەستاون و ئێمەش چاودێرەکانمان چەندین سکاڵایان تۆمار کردووە و چاودێرەکان لایەنەکانی تریش چەندین سکاڵیان تۆمار کردووە و پێشکەشی دەکەین بۆ کۆمیسیۆن بەیانی و ئەو شەوشەندێکمان پێشکەش کردووە بەێ وەک هاتەزانین ژاگەرە کێشەین تەکنیکی سیستەمی بایۆمەتریە نها بلەس پرۆسە بڕێڤە نەچۆ ئایا ئەو کەسێت بێ بەهر بوون ژێ دەنگدانا تایبەتە ئەڤروکە ئەتشێن لێ دەنگدانا تایبەت یا گشتی دەنگی خۆ بدەن؟ بەپێ ئەو زانیاریەکانی کە بەدەستمان گەیشتووە وەکو هیچ کتوبێکی ڕسمی پێمان نەگەیشتووە بەڵام وەکو پەیوەندی وشتیوە احتیمال میکانیزمێکدانن ئالیەتێکدانن بۆ ئەوەی کە ئەوانەی مەحروم بوونە وەکو پۆلیسە ئاسایشە پێشمەرگەیە لە دەنگدانی ئەمڕۆ میکانیزمێک ئالێتێکیان بۆ دادەنن کە چۆن بۆیان بتوانن ڕێکی بخن کە دەنگی خۆیان بدەن لەگەڵ دەنگدانی گشتی بەتەکی دەبێت چەندین محەتە وشتیوان بۆ زیاد بکرێت چونکە ناتان لە هەمان ناوەند و لە هەمان محەتە دەنگی خۆیان بدەن ئەمە تایبەتە بۆ دەنگدەری گشتی کە بەپێی سجل و بەپێی ئەو بایۆمەتریە ناوەکانی ئەوانە مەوجودە لەوێ بەڵام دەبێت لێرەوە چەندین محەتە وزگیان بۆ زیاد بکرێت بۆی لێ بتوانن دەنگی خۆیان بدەن پێشبینی تەدەکردن ئەو سەرپێچین دەنگدانا تایبەت هاتینەکردن لێ دەنگدانا گشتیدا نەهێنەکردن پێشبینی دەهێتەکردن تۆ ناتوانی بڵێ ناکرێت بەڵام هەوڵی ئەمە بۆ ئەوە دەبێت کە ڕێگە لە پێشەلکاری بگرین بە هەموو شتێکەوە بەڵام ئەوەی ئەمڕۆ بینیمانانی بەداخەوەتەوە قەڵمانە دەکرد بەو شێوەیە ئەو پێشەلکاریە بگرێت هەم لەلایەن کاندیدەکانی برادرانی پارتیەوە و هەم لەلایەن دام و دەستگای هەلبژاردن خۆیەوە کە چەندین دەتوانی برێن ئەگەر مدیری محەتەیە ئەگەر ستافەکەی ئەگەر جاری وایە منەسەقیش کە یارمەتی ئانکو دەتوانین برێن پاڵپشتی لایەنێکی دیاری کراوی کردووە بۆ نمونە لە مەدرسە ئاڤەنت کە خۆم سەردانی وێم کردووە و چەندین برادرانی تریش حەزبەکانی تریش سەردانی ئەم مەدرسانە کرد لەوێ کۆمەڵێک پێشمەرگە هێزی هەفتا لەوێ دەنگ دەدەن کە پێشمەرگەی لایەنی چتریتیان نەبووە تەوان ئەمە شتێکی لە پشتە بەتاکید تەنها پۆلیسی لێ بووە پۆلیسی شاری دھۆک لەوێ خڕۆقاتی بە ئەو بەم شێوەیە کراوە کە منەظەم بووە زۆر بۆ نمونە چەندین محەتە 5 محەتەی لێ بووە ئیتر وایان کردووە پێشمەرگەکان تەنها لە یەک محەتەیەک دەنگ بدەن وانیان هەموو تەوجیه کردووە ڕێکیان خسۆکیان ئێوە دەبیت تەنها لەو محەتەیە دەنگی خۆتان بدەن بەڵام پۆلیسەکان کە ژمارەیان کەمتر بووە لە 4 محەتەکە دەنگیان داوە و بەپێی معلوماتەکەی دواییەوە ڕۆئاسرەکە گەیشتە ئێمە لە ڕێگەی پەیوەندیەوە لەگەڵ برادران لەگەڵ بەغدا توانیمە چەندین محەتەی تر زیاد بکەین دەنگدانا گشتی لە هەر بۆ دەنگی تایبەت ئەمڕۆ بەڵام لە هەمان کات خۆیان ئەوانی لەوێ ستافەکە کە ئیشیان کردووە منەسق و بابریم مدیری محەتەکان لەوێ دیارە هەمان ڕێگان گرتوتە بەرنانیشتیە پێشمەرگەکانی ئێمە
ڕوو لە محەتەکانی تر بکەن لەوێ دەنگ بدەن لە هەما کات مختص نییە برێ محەتەیەک تەنها دەبێ ئەمە لێرە دەنگی خۆی بدە چووکە ئەساسەن دەنگی لەوێ نییە بۆیە ئەمەش پێشەرکاریەکی ترە کە لە هەمان کات لە ڕێگەی ئێمە محەتەت ویزگەمان زیاد کردووە و نانیشتە پێشمەرگەکان لەوێ دەنگ بدەن کە لە هەمان محەتەی ڕقم یەک دەنگیان داوە بێژین ئێگژە بنگەهان بنگەهی سێمێلێ کێشەک لێ دروست بوو ئەگەر چ بوون؟ خۆی ئەمە بوو مەدرسەی ئاڤەند بوو لە سومێل ئەگەرەکە ئەوە بوو شتێکی لە پشدایە بە تاکید و خۆشمان چۆمان و ناڕازەی خۆمان دیاری کردو و سکاڵەشمان پێشکەش کردووە و لەسەر سکاڵەکانیش بۆی برادران بزان و ئاگدار بن لەسەری ڕادەوەستین نەک تەنها لێرە لە کۆمیسیۆنی دۆک بەڵکو لە بەغداش لەسەری ڕادەوەستین و بەوێنەوەش و ئەوەی بەپێی معلوماتی کە لەوێ خۆم لەگەڵ برادرانی پێشمەرگە و چاودێرەکان ڕاوەستین دەوری 280 تا 300 پێشمەرگەکان لەوێ نەیانتوانێت دەنگی خۆیان بدەن. بله اگر بحثی انجام هەلبژارتنên تایبەت بکەین ئەنجامێ وەنا دەهێتە ڕاگەهاندن یان جی دەمێنێت هەتا دگەل دەنگدانا گشتی پاشی پێک بەدەهێنە ڕاگەهاندن هەردوو؟ نەخێر دەنگدانی گشتی لە وێزگا لەوێ عەدو فەرزی بۆ دەکرێت و ئەنجامی ئاشکرا دەکرێت بەڵام دەنگی تایبەت نەخێر بەس تا ڕادێک ڕێژەی بەشداری دیاری دەکرێت ئەمە ناتوانانی برێ کام حەزب چەند دەنگی هێناوان و کاندید چەند دەنگی بەدەستێناوە ئەمانە دوای کە کۆتایی پێدێ ساعت 6 قوفل دەکرێت ئیتر ئەرقامی قوفلەکان وەردەگرن و سەرجەم ویزگەکان دێنن بۆ کولیەی زیراعە لە سومێل ئەمانە عەدو فەرزی بۆ دەکرێت لەگەڵ دەنگدانی گشتی دوای ساعت 6 ئێوارە ئیتر هەر حزبولایەنێک دەتوانێت چاودێری خۆی ڕەوانەی ئەوەی بکە و لەوێ لەگەڵ دەنگدەری گشتی عەدو فەرزی بۆ دەکرێت. مامۆستا جەخت هاتەکردن لەسەر سەختەکاریەک و نەهێتەکردن هەلبژارتناندا بۆچی چما ئەڤروکە سەختەکاری ڕوویدا؟ سەختەکاری من تەسەوەڕ ناکەم بە تایبەت لە کوردستان دەریم لە هەر وڵاتێک بەڵام بە تایبەت لە کوردستان تۆ بتوانێت ڕێگەی 100% لێ بگری ڕاست ئەوەی بایۆمەتری کە بە ڕێژەی آخر خۆ دەزانی دام و دەستگا هەلبژاردن هەر هەمووی پێکاتەی لایەنێکە لە کاتی خۆی کەس هیچ حەزبولایەنێک بۆی نەبووە ئیتر بەشداری پرۆسەکە بکالێرە تەنها خۆی بووە کە ئەم هەیەش درستی کردووە لە دۆست و لایەنگری خۆی ئەم هەیە دروست کردووە ئێستاگا سەیری کۆمیسیۆنی دھۆک بکەیت دەتوانی برێی لە 95 سەر بە پارتێکی دیاری کراوە بۆیە ناتوانانی ڕێگای لێ بگری حتمما ئەوانش خۆشیان زۆر جار متمانیان بە ئێمە هەیە لە ڕێگەی پەیوەندی و پەیوەندیمان پێوە دەکەن دەرێن زەختمان لەسەرا و زۆر جاریش لقی پارتی دموکراتی کوردستان لەگەڵیان دادەنیشێ و سەردانیان بۆ لقەکان بەردەوامە. بەێ تا چه پەیوەک هەیە دەربارەی پرۆسە دەنگدانا ئەڤروکای تایبەت بۆ بەڕێوەچووی؟ پرۆسەکە بە شێوەیەکی تەندروست بەڕێوە نەچوو و با بڵێن بە خێراییش نەبوو و جیهازەکان نەک تەنها لە دۆک لە سلێمانی بە پێی معلوماتی ئێمە چەندین جیهاز ئیشی تەواوی نەکردووە و لێرش لە هەمان کات ناوەند هەبووە جیهازی عاتڵ بووە بە شێوەیەکی تەندروست نەبووە ینی گشتی چۆن بوو بە گشتی دەتوانم برێم لە 160 باش بووە بەڵام بێ ئەوەش نەبووە بێ کەم و کورتی نەبووە بێ کەم و کورتی نەبوو حتمما. باشە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئیسماعیل گۆران بەرپرسێ بەشێ هەلبژارتنان لە ستودیا بادینان سات ئەب شێوەکە زیندیت گەلمەدا بوو گەلک خێراتی مامۆستا سپاس بووتە بەردەوامیت گەل هەوەدا ئەڤرو لێ